دیارە لە ماوەی چەند مانجی ڕابردوو بەردەوام هێرشی فڕۆکەوانەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و شەیدکردنی هاوڵاتیان بەڕاستی ئەم کارە کارێکی نامرۆڤانەیە و ئەم کارە دڕندانەی تورکیا بەڕاستی ئیدانە دەکەین بەوەی کە دەکرێت دراوسێیەکانمان ئەو وڵاتانەی دراوسێ ڕێز لە سەروەری هەرێمی کوردستان و خاچی عێراق بگرن. دیارە ئێمە ئێستا بە حکمیوەی کە ئێمە لە پشووی تەشریعینە بۆیە بەڕاستی دەنام پێویستی بۆیە کە بەڕاستی کۆدەنجەک هەبی لەسەر ئەم بەردوماکردنەی بەردەوامی شەیدبوونی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان، چونکە بەزاندنی سنوورەکان کە ئێستا بە شێوەی بەرفراوانها کە ئەم سنوورانە دەبەزێنن دێن لە ناو شوێنێکی وەکو گەرمیان، شوێنێکی وەکو ئاغزەلەر، ئەو شوێنانەی کە زۆر دوورە کە ئەوان بە بیانۆی وێ کە ئەمانە لەسەر سنوور برین چالاکی هەیە، بەڵام لە عمقی هەرێمی کوردستان پێم وانە شەیدبوونی هاوڵاتیان هیچ بیانۆیەک هەبێ، وەیە ئێمە ئەم کارە نامرۆڤانە دڕندانە ئیدانە دەکەین و ئومێدەوارین لە پەرلەمانی عێراقیش کە ئێمە دەست بە ئەوە بووینەوە کە بتوانین کۆدەنجێکی لەسەر کۆ بکرێتەوە لەسەروەی کە بەڕاستی ئەم کارانە سنوورێکی بۆ دابندرێ و ئەوەندە سنوور نەمەسێندرێ. دیارە خۆی جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات پەیامەکەی ڕوون و ئاشکرا بوو. پەیامی کاقوبات بەڕوونی ئەگەر ئێوە لێوەربینەوە دەبینین دەستی لەسەر زۆربەی برینەکاندانە. ئەوە دەکرێت لە نوێنەری حکوومەت پرسن. ئێمە وەکو خۆمان نوێنەری جێگری سەرۆکی حکوومەت پەیامەکەی ڕوونە کە ئیدانی ئەم کارە کردە.